سلام علیکم هاوڕیانی خۆشەویستم بەخێر بن بۆ بەرگەیەکی نوێ لە چەناڵی ژیر کە پێشتر خوێندنەوەمان هەبوو بەڵام ئێستا بەرگەیەکی تەواو نوێم داناوە بە ناوی خوێندنەوە و هەڵسەنگاندن سەیری یاریە نوێیەکان دەکەین سەیری یاریە کۆنەکان دەکەین شیکردنەوەیەکی تەواوی لە بۆ لایەنە باشی و خراپەکانی دەکەین بە بێ سپۆیل بێگومان هیچ سپۆیلێکی تێدا نابی هەمووی سەرەتا یاریەکە دەبی و هەروەها بۆ چوونی خۆشم دەردەبڕم و لە کۆتاییشدا نمرەی پێدەدەین سوپاسان دەکەم گەر پشگیری لەو بەرگەیە بکەن کە بەڕاستی پێویستە لە ناو یوتیوبی کوردی ئەو بابەتەش هەبی سوپاسان دەکەم بە داگرتنی دوگمەی لایک سبسکرایبی چناڵ ئەو بەرگەیە بێتێکی لە پڕبینەرترین بەرگەکانی چناڵی ژیر The Last of Us Part 1 ئەو یاریەی گەورەترین کێشەی دروستکردی ناو دنیای ڤیدیۆ گەیم لەبەرەوەی بەشێکی زۆر لە گەیمەران پێیان وایە شایانی $70 نییە بەشێکیش ئەوەندە عاشقی ئەو یاریان ئامادەن $100 سەرف بکەن بۆ ئەوی دووبارە ببنەوە جۆڵ یاخود ئێڵی لە چیرۆکە ناوازەکەیان من کەسێکم لە ناوەڕاستی ئەو بابەتەم من پێشتر لەسەر پلەیستێشن 3 یاریام کڕیوە لەسەر پلەیستێشن 4 کڕیومە و لە ماوەی ساڵێکی نابی دووبارە تەواوم کردیتەوە بۆیە لە بۆ من بەڕاستی بێمانەیە بچم $70 سەرف بکەم بۆ پێشم وانیە و یاریە شایانی $70 هەیە بۆ گەیمەرێک کەەوە پێشتر یاریەکەی کردبێ یاخود کڕی بێتی بەڵام تاکو ئێستا لاسە وەسط نەکردیە پلەیستێشن 5 هەیە چکە هاوڕایان یاریەتە لەسەر پلەیستێشن 5 بەردەستە 100% شایانی کڕینە بەڵام وەکو وتم گەر یاریەکەت نەکڕی بێ پێشتر نەت بوو بێ نەت کرد بێ بەڵام ئەگە کردوتە ڤێژنی ڕێماستەرەکە کێشەی نابی پاچاوەڕێگە تا یاریەکە داشکانی گەوری بۆ دەکرێت یاخود باشترین شت کە سۆنی کردبای بریتی بوو لەوەی و یاریە بە هەدیە بە دیاری بدەنە ئەو گەیمەرانەی کەەوە پلەیستێشن پلس ئەکسترا یاخود پریمیەمیان هەیە پێم وایە حرەکەیەکی زۆر باش دەبوو و هەروەها مناقەشەیەکی پۆزەتیفی بۆ ئەو یاریە دروست دەکرد کە بەڕاستی Last of Us لە بۆ من خۆدا نەزان بەڕاستی تایبەتە وەیەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا و زۆرترین خەڵاتی وەرگرتیە لە مێژووی هەموو یاریەک من فانبۆیەتی ناکەم بۆ فانبۆیەتیش قبول ناکەم بەڕاستی من لە بۆ سۆنی دەپارڕێمەوە نە لە بۆ نایتی دۆک ئەو یاریەش پێم وایە چێکە لە باشترین یاریەکان بەڵام کوتم شایانی $70 نەخێر شایانی $70 نییە بە تایبەتی بۆ گەیمەرانی کە ئەو یاریان کردووە بەڵام گەیمەری نوێ دەگەڕێتەوە سەر خۆیان کە تا چەند پارە بە یاریەکان بدەن وەلا کوردستانیش پێویست ناکە و پارێ سەرفکەی بەڕاستی بۆیاش من ئەو یاریەم نەکڕیوە بە دیاری پێم گەیشتووە لەلایەن کاکە محەممەدی خۆشەویست کە لە دیسکریپشن زانیاریەکانی دادرێن دەتوانن لای ئەو لە ئەکاونتی تووچی بە نیوەی نرخ کەمتر ئەو یاریتان دەستکەوی کە پێم وابی بە $38 بۆی کڕیم بە خۆی پارەکەیدا من نەمداوە بۆیش بەڵێنی خۆم بەجێگەیان ئەو یاریەم نەکڕێ چکە بەڕاستی $70 پێم وابی زۆرە بێنەسە گۆڕانکاریەکان گۆڕانکاریەکان کراون یاخود نەکراون بەڵێ هاوڕانی خۆشەویست متوانم پێتان بڵێم بەجددی گۆڕانکاری گەورە هەیە گۆڕانکاریەکان تەنیا بەرزکردنەوەی گرافیک نییە لەبەرەوەی ئەو یاریە گرافیکی بەرز نەکراوەتەوە بەڵکو ئەو یاریە گرافیکەکەی دووبارە دروست کرایتەوە لە بۆ پلەیستێشن 5 من لە بەربەری کۆتایی یاریەکەم بەڵام بێگومان شوێنە سپۆیلەکان نیشان نادەم بەڵام بەربەری کۆتایی یاریەکەم و هەر ئینچێکی ئەو جیهانە ڕیماستەر و ڕیمێک نەکرایتەوە بەڕاستی دووبارە ڕیبیڵد کرایتەوە دووبارە دروست کرایتەوە ڕاستە لەوانەیە بڵێن ڕیمەیکە بەڵام هاوڕانی خۆشەویستم ڕیمەیک بە زۆر ناوی جیاوازە ناودنیا ڤیدیۆ گەیم بەکاردێ ئێستا ڕیماستەر واتە تەنیا بەرزکردنەوەی ڕێزولوشن و پاکردنەوەی گرافیک ڕیمەیک واتە دووبارە دروستکردنەوەی یاریەکە بەڵام کۆمپانیایکی وەکو کاپکۆم ڕیمێکی وان جیایە ئەوان دەستکاری گەیم پڵی و شتەکانیش دەکەن بەڵام ئەو یاریە گەیم پڵەیەکی گۆڕانکاری بەسەر نەهاتیە خو زۆر وردە گۆڕانکاریەکان بەڵام گرافیک جیهانەکە هەر کوچە و کۆڵانێکی بەجددی دووبارە دروست کرایتەوە ئاسێتەکان وێنەکان دار و درەخت کومبارە جوڵاوەکان دوموچاوی کارکتەرەکان ئەنیمەیشنی دوموچاویان هەر هەمووی دووبارە دروست کرایتەوە مەوشن کاپچەرەکەی کە سەرەتا بەکاران هینابوو لە بۆ ڕیکۆردکردنی کارکتەرەکان دووبارە دانرایتەوە دووبارە ئەنیمەیشنەکان دانرایتەوە و هەست بە دوموچاوی کارکتەرەکان دەکەی بەڕاستیکەوە ڕوحی پێوەیە و کارکتەرەکان کاتێک قسە دەکەن کاتێککە دەگرین کاتێک کە پێ دەکەنن جوڵەی دوموچاویان بە شێوەیەکە ڕاستە و یاری عمری درێژە بەڵام کە دووبارە دروستکایتەوە لە پلەیستێشن 5 من کەسێکەوە دەیان یاری تاوا کردی تاواکو ئێستا بەڵام باوەڕ ناکەم هیچ یاریەک ئەو دەموچاوانێت تێدابی کە لەو یاریە هەیە بەجددیشی لە بۆ کرایە بەڵام بەجددیش زۆر شتێ نەقسە لەو یاریە بە تایبەتیش مۆدی فاکشن کە مۆدە ئۆنلاینەکەیتی بەڕاستی عیبە لە بۆ سۆنی عیبە لە بۆ نایتی دۆک کە ئەو کارەیان کرد فاکشنیان جیا کردەوە عەلەقەن دەبێ وعدیان داوە بەوە کەسانەی کەوا The Last of Us Part 1 دەکڕن فاکشن لە داهاتوو بە خۆڕایی وەربگرن چکە بەڕاستی نازانی بە خۆڕای دەدەبی یاخود دەبتە پارە DLC لەفت بەهاندی لەگەڵە هاوشێوی ڕیماستەرەکە بەڵام وەکو چیرۆک وەکو شتی نوێ کۆنتنتی نوێ هیچی تێدا نییە هەمان شتە هەمان چیرۆکە هەمان دیمەنی ڤیدیۆیە هەمان دایالۆگە یەک ئینچ شت نەگۆڕراوە
تەنیا کواڵەتی و گرافیک دووبارە لە بۆی دروست کرایتەوە ڕاستە گەیم پلەیەکەی نەرمتر کرا لە بەرەوەی کواڵەتی یاریەکان لەسەر پلیستیشن 5 و Xbox نوێ خۆتان نەزانن هێز و پاوەری زیاترە ئەنیمەیشنەکان دەتوان زیاتر دابدرێ وەکو یاری بەڵێ یاریشی نازدارە وەکو گەیم پلەی بەڕاستی تاوەکو ێستاش هەمان گەیم پلەیە دەتوانم بڵێم بێزارکەرەکەی کە The Last of Us یەکەیە بەڕاستی تاوەکو ێستاش عاشقی گەیم پلەی The Last of Us یەک و دوو نیم لەبەرەوەی زیاد لە حەد لە ڕاستی نزیکە و ژیانی ڕاستیش بەڕاستی زۆر جار سەرنجڕاکێش نییە ئەو قسەیە کاتی خۆی لە بۆ ڕێدێت زۆر بەکار دەهێنرێتەوە لەبەرەوەی گەیم پلەیەکەی زیاد لە حەد ژیانی ڕاستی نزیکە بێزارکەرە دووبارەیە خاوە ئەوەشیان تقریبان بەو شێوازەیە بەڵام تۆزێک لە ڕێدێت خێراترە من عاشقی گەیم پلەی The Last of Us Part 1 و Part 2 نیم و پێم وایە گەیم دەکرا گەیم پلەیەکیان زۆر باشتر کرد بە هەرچنە وەکو The Last of Us Part 2 دەکرام دوگمەی دۆزیان لە بۆ دانابە بتوانی خۆت لادەی کاتێک کەسێک هێرش دەکاتە سرت لە Part 2 هەیە لە Part 1 زیادیان نەکردیە ئاساییە دوگمەی خۆ نزمکردن یاخود خۆخشان لە زەوی یاخود پرۆنی پێ دەڵێن دانەندرێت لەبەرەوەی لێڤڵ دیزاینی یاریەکە ڕێگە بەو شتە نادا بەری دەبێت دووبارە لێڤڵەکان دووبارە دروستکەنەوە کە ئەوەش کارێکی قورسەوەکوەوە یاریەکە بە کاملی دووبارە دروست بکرێتەوە چکە بەڕاستی تەنیا گرافیکەکەی دووبارە دروست کرێتەوە گەنە هەر هەمان یاریە دەکرا شتانە بکرابە و دەکرا بەو شتانە تۆزێک نرخەکە ئاسانتر دەبوو لە بۆمان هەزمی بکەین بەڵام شتانیان نەکردیە ئەو شتێک کە کردیان سەرنجڕاکێشە بەڵام نەقسی هەیە بەڵێ هەیتی دەکرا زۆشتی باشتر کرابە لەو نرخە بۆ نمونە دەکرێت یەک دوو مەرحەلەی پێشوەختە و پاشوەختە زیادیان کردبە هەرچنە پرۆلۆگەکەیان درێژ کردباوە هەرچنە لە کۆتاییەکەی تێکەڵەیەکی باشتریان کرد بە لەگەڵ The Last of Us Part 2 دەیانتوانی ئەو کارانە بکەن بودجەیان لەبەردەست بوو و ئەگەر سۆنی بڕیاریدا بە دەیانتوانی ئەو کارە بکەن زۆر باشتر دەبوو و دەمانتوانی بڵێن کاکە لەبەرەوەی بابەتی باشتری تێدا ئاساییە بە $70 بیکڕین بەڵام لەبەرەوەی ئەو شتانەی تێدا نییە تەنیا هەمان یاریە و شتێکتان پێ بڵێم لەوانەیە زۆر خەڵکیش کە زۆر گرافیک وشت لە لای گرنگ نەبی پێی وابی مۆدی ڕیماستەرەکە بکە باشترە و من مۆدی ڕیماستەرەکەم زۆر خۆش دەوێت بەڕاستی ڕیماستەرەکەی کاتی خۆی لە بۆ پلەی 4 کردیان بێعیب بوو ئێستاش بێعیبە کە بیکەی گرافیکەکەی هەر جوانە ڕاستە لە ڕووی لایتینگ و لە ڕووی هەندێک دیمەنەوە تەمەنی پێوە دیارەکە تەمەنی زۆرە لە بەرەوەی گرافیکەکەی تۆزە کۆنە ینی وەکو دیمەنی نوێ یاریە نوێەکان نییە گرافیکی نوێ باشترە بەڵام هەرچنە دەیانتوانێت ڕێی تریسینجی لە بۆ زیاد بکەن هەرچنە ڕێی تریس شادۆی لە بۆ زیاد وێنە دانەوەکان واقعی تر بن بەڵام نەیان کردیە یعنی پێم وایە ئەویان خەتا لە نایتی دۆگە کە تۆ یاریەک ڕیماستەر یاخود ڕیمێک دەکەیەوە لە بە پلیستیشن 5 بەبێ هەبوونی ڕێی تریسینگ لە 2022 نێمە و زۆر بە یاریەکان ڕێی تریسینگ و ڕیماستەری هەیە بۆیش دووبارە دێڵێمەوە ستودیو ئینسۆمنیاک باشترین ستودیۆن لە ناو پلیستیشن تاوەکو ئێستا سانتا مۆنیکا ناوازەیە بەڵام هێشتا ئەوانیش ناگەن بە ئینسۆمنیاچی ئینسۆمنیا کاتێک کە یاریەک دروست دەکەن ئەوەندە مۆد و فیچەری لەبە بەردەست دەخەن گەیمەری شەرمەزار دەکەن قسەیان پێ بڵێ پێم سەیرە ئەو یاریە دووبارە دروست کرایەوە لە بە PlayStation 5 ڕێی تریسینجی تێدا نیە ڕێی تریس شادۆشی تێدا نیە دیمەنەکان جوانن بەڵێ بەڵام تاوەکو ئێستا 4K 60 فرێمیش نییە یعنی تو یاریەک دروست دەکەی لە بە PlayStation 5 ناتوانانی 4K 60 فرێمی پێ بدەیت ناتوانانی دەبیت بکەی بە 2K 60 فرێم یاری بکەی و 60 فرێمەکەشی بەردەوام جێگیر نەبوو لە بۆ من لە ئینتەرنێت سیر دەکەم خەڵکە و کێشەی نییە بەڵام من سکرین تێرینگم هەیە کە لە ناوەڕاستی تەلەڤیزیۆنەکەم شاشەی خەتێک پەیدا دەبوو گەیم پلەیەکەی لێ خەو دەکردمەوە جا نازانم بەڕاستی و کێشەی تەنیا من هەمەیان زۆر خەڵکیش هەی بۆ لە PlayStation 5 نازانم کێشەکە چیە وەکو ئەو ڤێرژنی یاریەکە بە شێوەی پاڵ داوڵۆند کرابی بەڵام کۆنسۆڵەکەم بە NTS کار بکە مهم تام چێژێکی زۆر لە گەیم پلەیەکەی وەرنەگرتێ کاتی خۆی و ئێستاش وەرنەگرتێ ئەین دەکرا باشتر کرابە بەڵام بەداخەوە نیان کرد بەڵام مەبەستی سۆنی لەو یاریە لەوانێ زۆربەتان نەزانن یاخود زۆربەمان ئاگادار نەبین لە بە ئەو گەیمەرانە نییە کەوا یاریەکەیان کردووە بەڵکوی زیاتر لە بۆ ئەو کەسانەیە کە زنجیرەی The Last of Us دەبینن لە یەک دوو مانجی داهاتوو یاخود ساڵی داهاتوو کە دەیبینن کاتێک زنجیرەکەیان ئەگەر بەدڵ بیانەوەی یاریەکە بکەن چکە هەمان چیرۆکە دەکرێتەوە دیمەن بە دیمەن دروست دەکرێتەوە لە بۆ زنجیرەکە بێن باشترین ڤێژنی و یاریە بکەن باشترین ڤێژنی و یاریش بێگومانەوەی PlayStation 5 لەبەرەوەی بەڕاستی کواڵەتی بەرزە هیچ بناقەشەی تێدا نییە بڵێن وەڵڵی ئەو یاریە زۆر خراپە یارێکی فاشلە یارێکی دووبارە دروستکراوەی بێمانەیە بەڕاستی ئەو قسانە ڕاز نییە ئەو کەسانی کە لە ڤیدیۆگەیم تێدەگەن دەزانن کە بە جددی ئیشی لە بۆ کرایە هەموو وردەکاریەکان زیاد کراون هیچ شتێکی لێکەم نەکراوە جگە لە مۆدی فاکشنەکە کە باسم کرد مۆدی ئۆنلاینەکە تەماشا ئەو گەیم پلەیانە بکەن کە لە مابینی PlayStation 4 و PlayStation 5 دامناوە ڕیکۆردی خۆمە من 2 ساعاتێک یاری Last of Us ڕیماستەرەکەم کردەوە بەس لەبەر خاتری ئەوەی بزانم گۆڕانکاریەکان چۆنە بە جددی دووبارە هەموو شتێک دروست کرێت تەنانەت هەر شتێک لەناو وێنەبی لە دیوار هەڵواسراوە بین ناو تەلەڤیزیۆنەکان بی ئەویش دووبارە دروست کرایتەوە
ئەنیمەیشنەکان بێمانە دەستکاری کرایە و باسی ئەوەش ناکەم کە چیرۆکەی چەندە ناوازەیە لەبەرەوەی بە بڕای من باشترین چیرۆک لە بۆ هەر یاریەک و فیلمێک و زنجیرێک نووسرا بەڕاستی The Last of Us Part 1 لەبەرەوەی بەجددی پێرفێکتە لە بۆ من بەڵام دەگرێتەوە سەر خۆت کەوا چی یاریەک بەدڵە چی یاریەک حەز دەکەی بیکەیت جگەل لە گرافیک دەستکاری میوزیک و ساوندتراک کریان نەخێر بەڵام میوزیکەی باشتر کریا لە بۆ 3D ئۆدیۆ بەڵێ دەستکارێکی کردیا بەڵام هەر هەمان میوزیکە کە پێویست ناکە دەستکاری بکرێت لەبەڕێی بەڕاستی گوستاڤۆ ئەو کەسێک کە میوزیکی The Last of Us نووسیە و کۆمپۆز کردیە بەجددی ناوازەیە کارکتەرەکان ئەکتەرەکان گەڕاینەوە لە بۆ دووبارە تۆمارکردنەوەی دیمەن نەخێر هەر هەمان دیمانمان پێشکەش دەکاتەوە بەڵام بە لێنزێکی دیکە دەیبینین بە کوواڵەتێکی کە دەیبینین کە پێشتر نەمان بینیوە من وەکو خۆم عاشقی ڤیدیۆ گەیمم و هەموو شتێکی دەکەم لە پێناو پشتگیریکردن لە ستودیۆیەکان بۆیە ئاساییە بڵێن ئەو یاریە نرخی $70 زۆرە لە بۆی و ئاساییشە قسە بە کۆمپانیای سۆنی بڵێن و پشتگیری لە سۆنی نەکەین بەڵام هاوڕێیانی خۆشەویستم تکا دەکەم دزنێ و یاخود کۆمنتی ناشیرن بە ستودیۆ ناتی دۆگ و پەرەپێدەرەکان مەکەن لەبەروی بەڕاستی ئەوان بەجددی ئیشیان لە بۆی کردیە بەڵام لە کۆتایی ڕۆژەکە قسەی وان نییە کە نرخی یاریەکە بە چەند بڵاو بکرێتەوە قسەی وان نییە کە چ پرۆژەیە کای لەسەر دەکەن یاخود نا وەکو بە قسەی کۆمپانیای سۆنیە یاخود بەتایبەتی بڵێم ئەو ئیشی جیم ڕایانە سەرۆکی نوێی پلەیستیشنە کە بەڕاستی کابرایەکە تەنیا پارە دەبین و پارەپەرستە و بۆیش گەیمەرێکی یەکجار زۆر لە جیهان دژایەتی ئەو یاری دەکە بەغەڵەت دژایەتیکردنی یاری غەڵەتە بەڵام دژایەتیکردنی کۆمپانیا زەبەلاح بەڵێ ڕاستە چکە بەڕاستی لە کۆتایی ڕۆژەکە ئەو شتێک کە ئێمە پێمان خۆشە و دڵمان پێی خۆشە بە شێوەیەکی پۆزیتیڤی لە جیهاندا هەبێ یاریەکان بێتاوانن پەرەپێدەرەکان بێتاوانن بەڵام ئەو کەسەی تاوانبارە کۆمپانیاکانە کۆمپانیانەیە کە تەنیا لە بەرخاتری پارە ئامادەن زوڵم لە ئێمە بکەن پارە لە ئێمە بدزن ومان لێ بکەن 2000 و 3000 هەمان یاری بکڕین و لە کۆتایی ڕۆژەکەش دەگرێتەوە سەر خۆت کە دەتوانی پارە سەرف نەکەی دەتوانێت یاریە نەکڕی دەتوانێت چاوەڕێکەی بێتە سە پلەیستیشن پلس ئەکسترا یاخود پریمیەم کە پێم وایە باشترین دوو شوێن بوون کە ئەو یاری تێدا بڵاو بکرێتەوە ئەو یاریە شایانی $70 لە بۆ گەیمەرانێکی یاریەکەیان کردێ پێشتر نەخێر بەڵام ئەگە گەیمەرەکە یاریەکەی نەکردی پێشتر و حەز بکە بۆ یەکەم جار تاقی بکاتەوە ئاسایی $70 سرف بکە لەبەرەوەی یاریی وەکو گاد و ڤاڕیش کە دێ بە $70 یعنی وەکو یاریچینەوە تەعامل لەگەڵ بکەین ئاساییە بەڵام ئەو کاتیش دەتوانیت لە خۆت بە $20 $25 یاخود لەرگە پلەیستیشن پلس ڤێژنە ڕیماستەرەکەی بکەی هاوڕێیان پێویست ناکە $70 سرف بکەن ئەو کاتیش ڕیماستەرەکەش بکەی بۆ یەکەم جار تا متێژ لەو یاریە هەر وەردەگری سەو دەگەڕێتەوە سەر خۆتان بەڕاستی و پارەیە چۆن سرف دەکەم بەڵام تکا دەکەم بۆ جارێکی کەش دێڵێم و تکا دەکەم فان بۆیەتی مەکەن شتێکت بەدڵە بڵێ بەدڵمە شتێکت بەدڵ نەبوو بڵێ بەدڵم نییە من عاشقی ئەو یاریام من پێم وایە The Last of Us Part 1 باشترین یاریە لە بۆ من لەوەکو چیرۆک لە مێژوودا دروست کراوی بەڵام ئە پێتان دەڵێم ئەو یاریە شایانی $70 نییە کە من ئەوەندە عاشقی ئەو یاریەشم لە بۆ کەسێکەوەی من کە یاریەکەی کردیە و کەسێک کە یاریەکەشی هەر نەکردیە ڕیماستەرەکەش بکەیت کێشەت نابێت بەڵام ئەگە حەز دێ بەبەرسین کۆڵەت بیکەی ڤێژنی پلەیستیشن 5ەکە کێشەت دەبۆ دروست ناکە و ڤێژنێکی باشە و هەندێک گڵیچی تێدایە یەک دوو هەفتەیدا تو دەبی چارەسەری بکرێ بەڕاستی من تووشیان دەگڵیش بووم هەندێک مەرحەلەت سەقیم تێیدا نەمدەتوانین بسمە پێش و شتە قۆڕەکەش هەرمایە دانانی قاندرمەکان و لادانی شوێنی ئێڵی ناتوانانی مەلەوانی بکە دەبی بچی شتە قۆڕەکە بینی بێتە سەری ئەوەندە دووبارە دەبتەوە لێش کەیفم بە گەیم پڵی ئەو یاریە زۆر نایە دەگەڕێتەوە سەر خۆت بەڕاستی گەیم پڵیەکەت بەدڵێ یاخودنا بەس مهم لە بۆ من بەڕاستی ئەو یاریە شایانی ئەو پارەی نییە و پشتگیریشی لێ ناکەم کە بڵێم بیکڕن ڕاستە من عاشقی ئەو یاریەشم بەڵام خۆشەویستی ئەو یاریە وام لێ ناکەکەوە درۆ لەگەڵ بینەرانی خۆم بکەم و حەز دەکەمەوە پارەی خۆتان بەشتی باشتر سرف بکەن چاوەڕوانی یاریەکە بکەن تا داشکانی گەورەی لە بۆ دەکرێت یاخود ساڵی داهاتوو بێتە سە پلەیستیشن پلس ئەو کات لە بە خۆتان بیکەن چێشتانە بۆ دروست نابێت لەبەرەوەی یاریەکە کۆن نابێت چکە بەڕاستی بەخۆ یاریەکە کۆنا یعنی یاریەک نییە برێ لەم سپۆیل دەبێت یاریەکە چەند ساڵە هەیە هیچ پەلێ مەکەن لە کڕینی ئەو یاریە لە کۆتاییدا من نمرەی 10 بە یاری The Last of Us دەدەم بەڵام 5 بەو ڕیمەیکە دەدەم لەبەرەوەی بەڕاستی ڕیمەیکەکە لەگەڵ The Last of Us جیاوازە کو یاری 10 لەکنە من شتێکی نازدارە باشترین چیرۆکە لە ژیانمدا لە ڤیدیۆ یاری فیلم تەلەڤیزیۆن بینیومە بەڵام وەکو ڕیمەیکردنەوە من 5 پێدەم لەبەرەوەی دەکرا زۆر شت باشتر کرابە گەیم پڵیان دەستکاری کرد بە تۆزێک هەندێک شتی نوێیان زیاد کرد بە هەرچنا مەرحەلێک دوو مەرحەلەیان لە کۆتایی سەرتا زیاد کرد بەڵام نەیەکردە سەو فان بۆیەتی با نەکەین با یەکترمان خۆش بێ با یاریەکانمان خۆش بێ ڕقمان لە کۆمپانیەکانیش بێ ئاساییە چاوتان ماز دەکەم زۆر سپاس بۆ بینینەوە ڤیدیۆیە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ